ئەمڕۆ ئێمە وەکو یانەی وەرزشی سۆران بە پێویستمانزانی ئەم کۆنگرە ڕۆژنامەوانیە ئەنجام بدەین لەگەر یاریزانان و ستافی ڕاهێنەران بۆ بەرچاوڕوونی خەڵکی سۆران و تەواوی وەرزشوانان بە شێوەیەکی گشتی. طبعاً ساڵانە ئێمە وەکو یانەی وەرزشی سۆران ئەو بۆ چەند ساڵێک ئەچی بەشدارین لە خولی یانە پلەیەکانی کوردستان کە جێگەی خۆشحاڵیە. ئەم ساڵە بە گوڕوتینێکی زۆرەوە توانیمان بگەینە چوارگۆشەی زێڕین بە هیمەتی هەموو لایەک. ئەگەر بێت و ئەمە تاوەکو ئێستا هەتا ئێرە هاتوینە لێرە بەدواوە ئەگەر پاڵپشتی داراییمان نەکری ئێمە وەکو یانەی وەرزشی سۆران زەحمەتە بتوانین بەشدار بین یاخود زەحمەتە بتوانین استمراریت بدەین بە تەواوکردنی خولیانە پلەیەکانی کوردستان. موچەی مانگانی خۆیان وەریان نەگرتووە، مەسارفی خۆیان کە ڕۆژانە بۆ یاریگایە وەریان نەگرتووە، هەموو ئەو پێداویستیانە کەوا ئێستا باسم کرد بۆ یاریزانان لەم لێستاوە پەچی کەوتووە. بەڵام بەداخەوە ئەمڕۆ ئێمە و یاریزانەکانیشمان کۆنگرەی ڕۆژنامەوانی بۆ ئەبەستین کە بایکۆتی ڕاهێنانەکان دەکەین کە ئێمە لە گرنگترین و حساسترین قۆناغی ژیانی وەرزشیمانداینە وەکو تیپی تۆپی یانەی وەرزشی سۆران کە خۆ ئامادەکردنەوە بۆ چارگۆشەی زێڕین و سەرکەوتن بۆ خولی نایب کە خەونی چەند ساڵی هەموو یاریزانان و هەموو دەڤەری سۆرانە. بەڵام ئەوەی دەبینن ئەمڕۆ یاریزانەکانمان نزیکەی بۆ 50 ڕۆژ ئەچێ موچەی خۆیان وەرنەگرتیە. ئەوەش وای کردکەوە یاریزانەکان هەڵبستن بەو هەنگاوە وەکو ناڕەزاییەک بەرامبەر هەموو ئەو شتانە کە بەرامبەر یانەی سۆران ئەکرێت.